کتێب و دەفتەر و تاریخ و کاغەز بە کوردی گەر بنووسرایە زمانی مەلاو زانا و میر و پادشامان هەتا مەحشەر ئەمانە و نیشانی. بینەرانی ئازیز و خۆشەویست، سڵاوتان لێبێ و ئەمکاتتان باش. خۆشحاڵ و دڵخۆشم لە بەرنمەیەکی تری بانێژەیە بە خزمەتتان دەگەمەوە. گفتوگۆی ئەم جارەی بەرنامەی بانێژە باسێکی تێر و تەسەل و جدی و تایبەت دەبێ لەسەر پرسی دەستنووس و دەستنووسسازی و کۆکردنەوەی دەستنووس و گرنگیدان بە دەستنووسی کوردی و بەها ئەدەبیەکانی دەستنووس لە وارێکی وەکو ڕۆژهەڵاتی کوردستانە. گفتوگۆەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەبدولی بەرپرسی ناوەندی کەشکۆڵ بۆ دەستنووس و هەروەها سەرنووسەری گۆڤاری کەشکۆڵکە بەڕێزیان بە سەفەرێک لە شاری سلێمانی بوون. ئەم هەلم قۆستەوە و گەورەی ئەنواند کە ئەمڕۆ لەگەڵیانین بۆ پێشکەشکردنی گفتوگۆیەکی لەم جۆرە بە پێکاتی بەرنمەکە بزانم فرسەت چۆنە بێ و تا چەند پێڕاگەم. کاک دکتۆر زۆر زۆر بەخێر بن. زۆر سپاسی جەنابەت دەکەم و منیش ڕێز و حرمەتمەیە لە خزمەت جەنابەت و بینەران. زۆر زۆر سپاس. وەک لە کورتە پێشەکی بەرنمەکەیە هەندێک سەرداوم دەستنیشان کرد قرار وایە گفتوگویان لە بەراو بکەین. ئەوە سەرای پرسەکەم لەوە دەست پێ بکەم، دەستنووس چییە؟ ئێمە بە چیە توانین بڵێن دەستنووس؟ هەر شتێک کەما بێتەوە لە دەرەوەی ئەو مۆدلی ئێستا کە پێوترێت چاپ یان بە چاپ نووسراو یان هەر شتێک بە مۆدلەکەی جاران بە مەرەکە بوو یان وەک شتێک وەکوەوەی کە بە قامیشیان لەو مۆدلانە نووسرابێ پێوتێت دەستنووس یان دەستنووس پەیوەندی بە کۆنی و تازەیەوە هەیە. بە گشتی دەستنووس یا دەستنووسی کوردی ئەتوانین بە کامە بڵین؟ بەڵێ. بۆ پێناسەی دەستنووس دیارە میلەتەکان زۆر پێناسەیان کردو هەرکەس بە پێی ئەو پێوەرانەی کە بۆ خۆی هەیەی، بەڵام بۆ دەستنووسی کوردی دەتوانین بڵین هەرچی سەبارەت بە مێژوو ئەدەبیات و کولتور و فەرهەنگی کوردەواری لە دووتوێی کتێب یا با بڵین لاپەڕەکاندا نووسرا بێتەوە و پاشان تەجلیل کرابێ، ئەمە شێوازی دەستنووس بەخۆی دەگرێت. جا دیارە وەکو بەیاز هەیە، وەکو کتێبی دەستنووس هەیە، وەکو بەعزێک ئەوراقیش هەیە. ئەو زار تعریفێکیش کە ناوەندی نێونەتەوەیی یۆنسکۆ دایناوە بۆ دەستنووس وە دەڵێت دەستنووس هەر شتێک کە 100 ساڵ لە عمری ڕابواردبێ و سوودی هەبێ بۆ لێکۆڵەران، بۆ مێژوو، بۆ ئەدەبی کوردی، بۆ ئەدەب بەگشتی، ئەوە ئەبێت بە دەستنووس. بەڵام لەبەر ئەوەی کە ئێمە میلەتی کورد ئەرشیڤمان نەبووە، ئەرشیڤی زۆر تایبەتیمان نەبووە، تۆزێک دەتوانین ئەو 100 ساڵەش بە تەسامحەوە بۆی بڕوانین و بڵین هەر دەستنووسێک کە تا ئێستا بڵاو نەبوو بێتەوە وەلەو 20 ساڵ لەوە پێش 50 ساڵ لەوە پێشیش بوو بێ، بەڵام گرنگی هەبێت بۆ مێژوو زمان و ئەدەبی ئێمە هەر بە دەستنووس حیساب دەکرێ و جێ لێکۆڵینەوە و سرنجی توێژەران دەتوانێت ڕاکێشێت. دەستان خۆش بێ. کاکی دکتۆر لەبارەی دەستنووسی کوردیەوە ئێمە چی دائنین بە دەستنووسی کوردی؟ مەسەلەن چیەکەین بە مەرجێک بۆی بڵێم دەستنووسە کوردیە؟ ئەوەی کە لە ناو کووردا دۆزرابێتەوە خاوەنەکەی کورد بێ یا زمانەکەی کوردی بێ، یان ئەتوانین چی بە دەستنووسی کوردی ناوبنی؟ بەڵێ، دەکرێت ئەوانەی کە جەنابەت فەرموود هەمویان لە دەستنووسێکدا ببن، یعنی هەم زمانەکەی کوردی بێ، هەم خاوەنەکەی کورد بێ، هەم دانەرەکەی کورد بێ، هەم نووسەرەوەکەی کورد بێ، هەم لە گوندێک یا لە شارێکی کوردستان نووسرا بێتەوە. ئەگەر دەستنووسێک هەموو ئەو مەرزانەی تێدا بوو، هەموو ئەو خاڵانەی تێدا بوو، تەبیعەتەن ئەوە 100% دەستنووسێکە کە پەیوەندی هەیە بە کوردستانەوە. ئەما جاری واشەیە دەستنووسێک نە زمانەکەی، نە ناوەرۆکی دەستنووسەکە، نە دانەرەکە، نە نووسەرەوەکە هیچ کامیان پەیوەندیان بە کوردستانەوە نییە. بۆ نمونە با بڵێن کتێبێکی عەرەبی مەسەلەن فیقیە یا لە زانستێکی ئیسلامیدایە، دانەرەکەی زانایەکی عەرەبە و لە شوێنێکی غەیری کوردستانیشدا دانراوە، بەڵام بە حوکمی ئەوەی کە ئەو دەستنووسە لە کتێبخانەی میرێکی کورددا بووە، بۆ نمونە لە کتێبخانەی میرانی ئەردەڵاندا بووە، میرانی باباندا بووە و مۆری وانی پێوەیە و دەواقعدا بە مڵک ئیوانە، ئەوە شەربەی کوردە قەبڵێنرێ. مەبەستم ئەوەیە مەرز ئەوە نیە حتمەن دەستنووسێک ئێمە بە خۆماڵی بزانین کە 100% هەمووی بە کوردی بێت، 100% هەموو دانەر و نووسەرەوەکەشی هەر کورد بن. یەکێک لەوانەشی بێمە هەر بە کوردی دەقەبڵێنین، یعنی یا لە گوندێک نووسرا بێتەوە کە و گوندە شوێنێک بێ لە کوردستان، یا دانەرەکەی کورد بێ، یا نووسەرەوەکەی کورد بێ، یا خێر دانەر و نووسەریش کورد نین بەڵام ناوەرۆکەکە لەبارەی کوردستاندایە، ئەوە شەربەی کوردە ناسرێ. یا وەکو ئەو بە ئیسلا ئاخری وە لە کۆتاییدا ئەوەیە کە بڵێن ئەو دەستنووسەی کە تەنها یەک مۆر یا ملکیەتێکی حاکمێک، میرێک، پاشایەک، شێخێک، مەلایەکی کوردی لەسەر بێ،
ئەوە شەربەی کوردەزاندرێ. ئاشاگریمان باسەکەش کوردی نەبێ، زمانەکەش کوردی نەبێ، بابەتەکەش لە دەروێ کورد بێ، بەڵام هەر ئەوەی بەر کەسێکی کورد کەوتووە لە شوێنێکی کوردیا پارێزرا بۆش بۆ خۆی دۆخێکی شارستانی و جددی و ئەوەی هەیە، ینی ئەهمیەتێکی تابەتی هەیە. باشە کاک دکتۆر باز لەوە بکەین، ئەتوانین سەرەتایەک مێژوێک چوزانم شوێنێک لەیان خاڵێک پنتێک دیاری بکەین بڵین ئەمە سەرەتایی یان با بڵین مێژووی دەستنووسی کوردیە، شوێنێکمان هەیە خاڵێکمان هەیە شتێکی دیاریکرا و لۆ جۆرە هەیە مێژووی کوردی شتێکی لەوەی پشتڕاست کردوێتەوە؟ بڵێ ئەلبەتی ئێمە لەم بارەوە بە قەتعی ناتوانین جارێ بدوێین لەبەرەوە کە زۆر شت ماوە دەرکەوێ، زۆرێک لە دەستنووسەکانی ئێمە لە ئەرشیڤەکانی ڕاکیدی تورکیا، لە ئێران، لە وڵاتانی دیکە لە ئوروپا دەپارێزرێن و ڕەنگە داهاتوو ئەو دەستنووسانە بخاتە ڕوو بخاتە بەردەستی توێژەران و زۆر لایەنی نادیار بۆمە ڕوون و ئاشکرا بێتەوە. بەڵام بەپێی ئەوەی کە بە دوواداچوونی بۆ کراوە و تا ئێستا تقریبان دەستنووسەکان بەپێی ئەوەی کە لەبەر دەستە لە فەهارسەکاندا ئێمە کۆنترین دەستنووسەکانمان کە بە کوردی کرمانجی دیارە مێژووی نووسین بە کوردی کرمانجی لەو بەشەکانی دیکەی زمانی کوردی کۆنترە لەباری مێژووە، دەتوانین بە دەستنووسەکانی ئەحمەدی خانی وەکو مەموزین یا وەکو نووسراوەکانی فەقێ تەیران لە ئەدەبی کرمانجیدا ئاماژە بکەین. دواتر کەم کەم دێنە سەر ئەدەبی سۆرانیش، دێنە سەر حتا پەخشان، دێنە حتا سەر شێعر و منزومە و ئەدەب کە ئەوانە دەستنووسیان هەیە. ئەمە جەنابەت کە ئەوت فەرموو پێم خۆشە ئاماژە بە و خاڵەش بکەم کە بە کوردی نووسراوە بە چ ڕێنووسێک نووسراوە. ئایا ئەو ڕێنووسی ئێستا کە وەکو ڕێنووسی باوی کوردی و ڕێنووسی ستاندارد ئێمە پێی دەنووسین، لە قەدیمدا نووسەرەوەکانی ئێمە بابەتی ئەدەبی، بابەتی شیعر ئەوانیان کە بە کوردی نووسیوە بەس کوردێکیان نووسیوە. بەختەوەرانە ئەو هەستیاریە لە لای نووسەراوانی کورد بووە، لە لای کاتبەکان بووە کە جیاوازێک دەبینی ئەلفوبێی ڕێنووسی کوردی دەگەڵ ئەلفوبێی فارسی و عەرەبی بخەن. ئەگەر چی نووسینەوەکە هەر بە ڕێنووسی عەرەبیە، بەڵام هەوڵیشیان داوە جیاوازی هەبێت. بۆ نمونە لە نوسخەکانی کە بە کوردی کرمانجین هەمووی سەر و ژێر و بۆری بۆ کراوە. ئەو سەر و ژێر و بۆرە تەبعەن ئێرە لە ڕێنووسی ئێستادا جۆرەشی دیکە دەنووسرێ، بەڵام ئەو کات هەر بە ڕێنووسی عەرەبی سەر و ژێر و بۆری بۆ کراوە لە نوسخە کرمانجیەکاندا. خوا لێی خۆش بوو مامۆستا عەبدوڕەحمانی حاجی مارف لە کۆڕی زانیاری کورد لە یەکێک لە وتارەکانیدا کە لە گۆڤاری کۆڕدا چاپی کردووە، ئاماژە دەکات بە دەستنووسێک کە ساڵی 1960 کۆچی نووسراوەتەوە و دەڵێ لەو دەستنووسەدا هەروەکو بۆ کرمانجی هەوڵدرا بۆ گوێکردنەوەی ڕێنووسی کوردی و عەرەبی، بۆ سۆرانیش هەوڵدراوە کە ڕێنووسی کوردی لەگەڵ عەرەبی جێ بکرێتەوە. ئەو دەستنووسەش دیارە وەک مێژووی ڕێنووس گرینگە ئەوەی کە ئاماژە بڵێ جۆرێک لە هۆشیاری بووە، جۆرێک لە چوزانم پیاکردنی شوناز بووە، دۆخێکی لەو بابەتە. ئوستاز باست لە نووسەرەوە کرد، با بڵین نووسەرەوەکان کێ بوون، کێ بوو ئەوەی نووسیوەتەوە، مەسەن لە دەمی کێوە قسەکان وەرگیراون، چوزانم کەسێکی تایبەتمەند هەبووە ئەوە بنووسێتەوە، کەسێکی جیاکار هەبووە، ئەو جۆرە لە ڕۆشنبیری هەیان بۆ چی بووە، یان کەرەستەکانی نووسینەوە چی بوون ئەوەندەی ئاگادار بین لەو سەردەمان. بەگشتی ئێمە بەشێکی زۆری دەستنووسەکانمان جا دەستنووس بە هەموو جۆرەکانیەوە کە دەڵێن دەستنووس تەبعەن بابەتی مێژووی، بابەتی ئەدەب، بابەتی زمان، هەموو لایەنەکان، بابەتی زانستەی ئیسلامیەکان هەموویان دەگرێتەوە. وە بەڕاستی کە بەحسی ئەم لایەنانی دەستنووس دەکەین، دێرەدا دەبێ بڵێم زۆر قەرزداری هەوڵ و تێکۆشان و ماندوو نەناسی هەموو کاتبان و نووسەرەوەکانی کوردین. یعنی ئەگەر دەستنووسێک هات بێت تەنانەت یەک دەستنووسی بوو بێ و ئەو دەستنووسە خەتەری لە ناوچوون و فەوتانی بووە، فەوری نووسەرەوانی ئێمە کاوانش خۆیان سەر بە خانەقاکان، سەر بە حوزرەکان، سەر بەو ناوەندە ڕۆشنبینیانانەی کۆن لە کوردستاندا کە بوون هاتوون لەبەریان نووسیوەتەوە و ئەو لەبەر نووسی ناوانە کارێکی گرنگ بووە لەمەر پاراستنی ئەسلی دەستنووسەکە. چکو وەکو جەنابەت ئاگاداری لە ڕابردوودا ئێمە کەرەستەی چاپ و بڵاوکردنەوە و نەشر و ئەوانەمان نەبووە، تەنها ئەو نووسەرەوانە بوون
بە ڕەنجی خۆیان بە دەستی خۆیان ئاماژەت بە کەرەسەی نووسینەوە کرد مەرەکەبەکەش بۆ خۆیان سازیان دەکرد. ئێستا ئێمە زۆر یادداشتمان هەیە لە مامۆستایانی قەدیمی کە لەو گوڵوجیایی کوردستان مەڕەکەبی زۆراوزۆر و ڕەنگاوڕەنجیان ساز کردو بۆ پێنووسینەوە. کاغەز دروست کراوە لە وڵاتی ئەردەڵان کە پێتەختەکەی سنە بووە کاتی خۆی کاغەزکەری زۆر باشمان بووە و ئەو کاغەزکەرانە کاغەزیان دروست کردو و خرسویان تا خزمەت ئەو کەسانی کە نووسەرەوە بوون. کەوا بوو دەتوانم بڵێم ڕۆڵێکی زۆر گرنگیان بووە لە گواستنەوەی کولتور و فەرهەنگ و زمان و ئەدەب کاتبانی کورد کە ئەوانیش خۆیان حەز دەکەم لێرەدا ئاماژە بەو نوکتێش بکەم و خۆیان سێ جۆرن. دەستێک لەوانە خۆیان خوێندەوار بوون زۆر بە وردی دەستنووسێکیان کە بەدەست گەیشتووە بە دقت نوسخیان لەبەرگرتوێتەوە ئیستینساخیان کردووە یا بە تعبیری ئەو ڕۆین بڵین کۆپیان دی هەڵگرتوێتەوە زۆر دقیق و مەزبوط. ئەمە دەستەیەکن کە بەڕاستی ڕێژەیان زۆرە لە کۆمەلگای کوردەواری ئێمەدا. دەستێکی تریش هەن بە مەبەستی کەسابەت، یعنی وەک با بڵێن ڕێک بۆ کەسابەت کە نوسخیان لەبەرگرتوێتەوە ئەوانە کارەکانیان زۆر دقیق نییە بەهۆی کە پەلەیان کردو دە کارەکانیاندا اینجا وەکو کەسابەتێکی سەیریان کردو و تا وەکو بڵین مشتریان زۆرتر بوو بێ بووان نەفعی زیاتر بووە. دەستەیەکی دیش کە ئەوانە ڕێژەیان زۆر کەمە ئەم دەستەی سێومەی کە باسییان دەکەم ئەو نووسەرەوانەیە ئەو کاتبانن کە هیچ زانیاریان نەبووە خوێندەواریشیان نەبووە بەس بە کێشانەوەی ڕسمی وشەکان یعنی تەماشای ڕسمەکان کردووە چ نووسرابێ ئەوانیش ئەویان ڕسم جۆرێک لە کۆپیکردنەوەی دەستی بوو کۆپیکردنەوەی دەستی بووە کە ئەلبەت کاری وانیش لە جێی خۆیدا جێگەی ڕێزە بەڵام ڕێژەشیان زۆر کەمە ئەو کەسانێک کە کاتبوون و بەو جۆرە بوون. دکتۆر ئەمە وەکو پرسێکی تاریخی تقریبان ئەگەر بینە سەر ئەوەی گرنگی دەستنووس بۆ ڕۆشنبیری کوردی هێشتا بڕێک پرسیارەیە لەم لاولولا دەڵێن نەبڕایەوە مەم دەستنووسە چی بوو با باز لە شتێکی نوێ بکەین یا باز لە دۆخی ئەمڕۆ بکەین. گرنگی دەستنووس بۆ میلەتێکی وەکو کورد لە ڕۆی ئەدەبێ لە ڕۆی سیاسی لە ڕۆی مێژوویەوە ینی ئەو گرنگی لێ چیایە ئەمە ئەتوانین بڕۆینەوە ناو دەستنووس بەردەوام ینی پێیەکمان لە ناو دەستنووسا بێ و پێیەکمان لە دەرەوە بێ مە بەسم لەوەیە کە بتوانین لینکی پێشوو و لینکی ئەمڕۆمان بەیەکەوە گرێبینەوە. بەڵێ بەبێ شک ئێمە ناتوانین چاوپۆشی بکەین لە میراتێک کە ئەو میراتە بەشێکە لە پێناسەی کورد و بەشێکی زۆر گرنگیشە و ئەگەر لێرە تۆزێک قوڵتریش بمەوە دەڵێم کۆڵەکەکانی پێناسەی کورد دەستنووسە بەڵگەنامەیە و پێم وابێ ئێمە ئەگەر ڕۆژێک لە دنیادا قسێکمان بێ بۆکردن ئەگەر بمان هەوێ سەرێک لە نێو سەران و لە نێو میلەتان بێنی نەدرێ و باس بکەین کە خزمەتی مەچ بووە چکو ئێستاگە وا فەرز فەرمو چێبەرچەیەک دابنێن لە نێو هەموو میلەتەکاندا کە بزانین هەر میلەتەی چ قسەیەکی هەیە بۆ کوتن ممکنە هەر میلەتێک توانایی خۆی بێنێتە ئاراوە بەحسی بکات بەڵام بەڕاستی توانایی ئێمە لە نووسینەوەدا لە گواستنەوەی فەرهەنگدا لە گواستنەوەی کولتوردا بێ حەد و ئەندازە بووە یعنی لە ڕابردووی ئێمەدا کە زانکۆکان بە شێوەی ئیمڕۆ نەبوون مەکتەب بە شێوەی ئیمڕۆ نەبووە زانستکا بە شێوەی ئیمڕۆ نەبووە تەنها دوو شوێن بوون خزمەتی ڕۆشنبیری کوردیان کردو حوزرە و خانەقا ئەم دوو شوێنەش لە هەموو توانای خۆیان کەڵک وەرگرتووە بۆەوەی کە بتوانن ئەو ڕۆشنبیریە بگوازنەوە بۆ عەسری ئێمڕۆوە بۆ دنیای ئێمە کەوابوو دەستنووسەکان پردی پەیوەندی دنیای ئێمە دەگەڵ ڕابردوەکانی ئێمن و جیالەوەش لە بواری زانستیشەوە ئێستا دنیا قسە لەسەر بەڵگە دەکا ئێمەگە باسی مێژوو دەکەین بەڵگە پێویستە باسی کۆنێتی زمان و ئەدەبمان دەکەین بەڵگە پێویستە باسی جوغرافیای هەرێمێک دەکەین باسی مەسایلی سیاسی و اقتصادی و ئابووری ناوچەیەک دەکەین باز لەوانشدا بەڵگە پێویستە و مەبەستم ئەوەیە لە هەر بوارێکەوە بۆی بچین دەستنووس وەک پێداویستێک بۆ ژیانی ئەوڕۆ بۆ لێکۆلەران پێویستە. دکتۆر ناوەندی کەشکۆڵ بۆ دەستنووس لە مەهاباد کە بەڕێستان بەڕێوبەری ناوەندەکەن هاوکات ئەوەندەی ئاگادار بن گۆڤارێکیش بەناوی کەشکۆڵەوە دەرەکەن و چەند ژمارێکی لێ دەرچوو و پێم وابێ نوسخەشی لەم دیوهەیە و نردوتانەوەم دیوە. ئەگەر باسێکم لە ناوەندەکەتان بۆ بکەی چالاکیەکانی و بەگشتی پرسی دەستنووس لە ڕۆژەڵاتی کوردستانە چۆنە دەستنووسەکان زۆرن کەمن بەردەستەکەون ئەیان کڕن بۆتان هێنن چۆنە و پرسە ئەگەر باز لە ناوەندەکە بکەی لەسەرت هەیە. بەڵێ دیارە تا ڕۆژەڵاتی کوردستان وەکو هەموو بەشەکانی دیکەی وڵاتی کوردەواری سەقافە و ڕۆشنبیری و مێژووی تایبەت بەخۆی هەیە و زۆر بنەماڵە هەن لەوێ
کە دەستنووسیان لەلایە زۆر کەسایەتی هەیە دەستنووسی لایە و دەستنووسی نووسیوەتەوە بە حکمی ئەوەی کە بە تایبەت لە ناوچەی موکریان کە ناوچەیەکی دیارە لە بواری هزرەوە لە بواری بیرەوە حتا لە بواری زمان و ئەدەبیاتەوە ناوچەیەکی بەرچاوە دەستنووسمان زۆر بووە لەوێ و ئێمەش کە ئەو ناوەندەمان دامەزراندووە و ئەو گۆڤارشمان وەکو دەواقعدا گۆڤاری تایبەت بەو ناوەندەکە دەستنووس بێت بڵاو دەکەینەوە مەبەستمان نەفەوتانی و دەستنووسانەیە ناساندنی ئەو دەستنووسانەیە بە هەموو توێژەران جاچ لە کوردستان لە کوردستان لە بەشەکانی دیکەی کوردستان چ لە دەرەوەی کوردستان حتا بە توێژەرانی ئێرانی بە توێژەرانی ئوروپایی و بەو توێژەرانەی کە بەرحاڵ احتمامیان هەیە بە مەسەلەی زمان و ئەدەبیاتی کوردیەوە ئێمە لە ناوەندی کەشکۆڵ سەرەتا ئەو دەستنووسانەی ئەمە هیچ دەستنووسێک کۆناکەینەوە لەوێ با بڵێم هیچ دەستنووسێکیش ناکڕین تەنها ئێمە خەریکین ئەو فەرەنگسازیە دەکەین خەریکین ئەو ڕۆشنبیریە ساز دەکەین لە کۆمەلگادا کە کۆمەلگا پارێزەرێکی باش بێ بۆ میراتی باو باپیرانی خۆی کە بتوانن لە ماڵەکاندا خاوەن دەستنووسەکان بەباشی بپارێزن ڕایان بگرن ئێمە زۆر خولمان کردوێتەوە لەو ناوەندی کەشکۆڵ کە ئێستا تقریبن دەڕوا بۆ 10 ساڵ چالاکیمان هەیە زۆر خولمان کردوێتەوە و ئەو خولانە ڕۆڵ و کاریگەریەکی باشی بووە لەسەر ئەوەی کە ئاستی وشیاری خەڵک زیاتر بکە لە بەرامبەر دەستنووس لە بەرامبەر بەڵگەنامە ناوەندەکەمان پەرە پێداوە لە ئێستا لە گۆڤارەکەماندا کە توێژینەوەی تایبەت بە دەستنووس بڵاو دەکەینەوە پەرەمان پێداوە بۆ ناوەندی تەجلیت بۆ ناوەندی مشت و ماڵدانی دەستنووس با بڵین چاکردنەوەی دەستنووسی نەخۆش زۆر دەستنووسمانەیە پەرتووکە دەستنووسمانەیە کە لە بەین چووە کەڵکی لێ وەرناگیرێت کاکتۆر شوێنتانە یا فرسەتانە دەستنووسکۆ بکەنەوە یان ئیمکانێتی ئەوەتان لە چەند ڕۆوە ئێمە ئیمکانیەتی ئەوەمان نییە یەکەم ئەوەی کە تەبعاً کەسێک کە خاوەنی دەستنووسە ئەم دەستنووسە لە لای بەقەدرە وەکو یادگارێکی باو باپیرانی لە لای بەجێماوە ئەگەر ئێمەش ئەو قەناعەتی کە پێبێنین کە بیدا بە ئێمە تەبعاً چاوەڕوانێک دەکرێت لە بەرامبەری ئەو دانەدا و ئێمە بەداخەوە ناتوانین دابینی ئەو چاوەڕوانەی بەرامبەر بکەین وە لە لایەکی تریشەوە لە باری شوێنیشەوەمە مشکلمان هەیە چونکو ئەمە زانستی تایبەت بەخۆی دەوێت تەکنۆلۆژی تایبەت بەخۆی دەوێت کەرەسە و ئامرازی تایبەت بەخۆی دەوێت و بەڕاستیش بۆ ئێمە مەقدور نییە بۆ ئێمە هەر ئەوەندە فەرەنگسازی دەکەین کە دەستنووسەکان لە ماڵەکاندا بەباشی بپارێزن کەواتە جگە لەو جۆرە هۆشیارە و لە گۆڤارەکە چیتر هیچ دەستنووسێک نییە لە بنکەکەتانە ئێمە فقط دیجیتالیان دەکەین بۆ نمونە جەنابەت کە دەستنووسێنی بە ناوی خۆتەوە دیجیتالی دەکەین فایلی کۆپی دیجیتال لە لای خۆمان ڕدەگرین ئەسڵی دەستنووسەکە دەدرێتەوە بە خاوەنەکەی بەڵام دیجیتالەکەش بۆ توێژەران ئەگەر داوامان لێ بکەن ئێمە لە خزمەت بەدەمەوە هاتنی خەڵک بۆ پرۆژەکەتان بۆ دۆخی هۆشیاری ئەوەی کە ئەسڵێکە بێن و کۆپیەکان بنەوە ئەمە تا چەند ینی ئەو جۆرە لە هۆشیاری شتێک وەکو فیدباک وەرتان بگرێتی بێ لە ماوەی ئەم چەند ساڵەیە الحەمدوللا ئێمە بەهۆی ئەوەیەوە کە متمانەیەک دروست بۆ لە لای بەشێک لە دۆستانی ڕۆشنبیر و من لێرەوە ئەوەش بڵێم سوپاسی تەواوی ئەو بەڕێزانە دەکەم تەواوی ئەو نووسەرانە دەکەم ئەو خاوەن قەڵەمانە دەکەم کە کەشکۆڵ دروستە ممچینە کەسێک بەڕێوەبەری بێت بەڵام بنەماڵەیەکە کە لە هەموو بەشەکانی کوردستان حتا لە دەرەوەی کوردستان لە نووسەرانی غەیری کورد ئێمە کەسانمان دەگەڵا کە خەمیان هەیە بەنیسبەت مۆزوعی دەستنووس و بەختەوەرانە ئەوەش متمانەیەکی لە لای خەڵک دروست کردووە کە الحەمدولیلا تا ئێستاش خەڵک بە متمانەوە شتی خۆی دێنێ و ئێمەش بەپێی ئەو وعدەیە کە هەمانە ئەو قەولەی کە دەیدەین وەفای پێ دەکەین و لە خزمەتیاندا زۆر باشە کاکتۆر بابڕێک لەبارەی گۆڤارەکەەوە باس بکەین گرنگی گۆڤارەکە و دیسان ئەویش بەدەمەواتنی خەڵک ژمارەکانی چاپکردنی ئەوەی سەرچاوی ئەو با بڵێن دەستنووسانی کە خەڵک بۆتانێنێت توێژەر و نووسەرەکان کێن چەند ژمارەی لێ دەرچووە بڕێک لەبارەی گۆڤارەکەەوە قسم بۆ بکە و بەس وەڵامی پرسیارەکە وەرەگرم تا دوای ئەم ناوبڕە و دەست پێەکەینەوە بینەرانی ئازیز ناوبڕێک وەرەگرم و دەست پێەکەین. بینەرانی خۆشەویست گەڕامەوە لاتان کاکی دکتۆر لە پێش ناوبڕەکەەوە بڕاروا بوو باس لە هین بکەین گۆڤارەکەتان و ژمارە دەرچوونی گۆڤارەکە و بەدەمەواتنی خەڵک بۆی کە بابەتتان بۆ بنووسێ و فیدباکی خەڵکیش وەکو خوێنەر ئەمە چۆن ئەگەر هەنێکم لەسەر گۆڤاری کەشکۆڵ بۆ باس بکەین. ئێمە ساڵی 94 هەتاوی
مجێویزی گۆڤارەکەمان وەرگرت تەبعاً بۆ ئێمە سەخت بوو دەستپێکردنی کارێک لەسەر دەستنووس و بەڵگەنامە کە تا ئێستا هاوشێوەی نەبووە لەسەر ئاستی هەموو کوردستان هاوشێوەی نەبوو گۆڤارێکی وا تایبەت بە بەڵگەنامە و دەستنووس بێتە دەرێ بۆ ئێمە سەخت بوو ئینجا سەختیەکەشی سەختی دووهەم ئەوە بوو کە توێژەری و نووسەرێک کە خۆی پەروەردە کردبێت لەم بوارەدا بەداخەوە ئەویش لە ناو کوردەواریدا کەم بوو ئێمە توانیمان ساڵی یەکەم 4 ژمارە بدەینە دەر وەکو وەرزنامە ئێستش کە هەر وەک وەرزنامە دێتە دەرێ و لە 94ەوە تا ئێستا کە 9 ساڵە ئەمری گۆڤارەکەمان 28 ژمارەی لێ هاتوۆتە دەرێ تقریبا هەر ژمارەی 300 لاپەڕەیە 250 تا 300 لاپەڕەیە دا تا 12 توێژینەوەی تێدایە توێژینەوەکان ئەگەر با بڵین 12 وتار بێ 6یان بە فارسین و 6یان بە کوردین دیارە بۆ ئێمە هەر زمانی کوردیمان هەڵنەبژارد بە حکمیەوەی کە ئێمە لە ڕۆژهەڵات لە ئێران بەشێکی زۆر لە خوێنەران و بەردەنگانمان لە شارەکانی فارزنشینەکانن زۆر پێمان خۆشە کە ئەوانیش دەگەڵ کولتوری کورد دەگەڵ فەرهەنگی کورد دەگەڵ دەستنووس و مێژووی کورد ئاشنا بن و ئەمە ئامانجێک بوو کە کەشکۆڵ توانی تێیدا سەرکەوێ دیارە لەو قسمەتەشدا هاوڕایی و هاوقەدەمی بەشێک زۆر لە نووسەران و لە توێژەران هەم ئەوانەی کە بەشێوەی ئاماتۆر و خۆیان کاریان کردووە هەم ئەوانەی کە لە زانکۆ و زانستکاکان لە ئاستی فەوق لیسانس و ماستێر و دکتۆرادا خوێندویانە هاوکاریان کردوین وتاریان بۆ ناردوین ئێمەش لە خزمەتیاندا بووین دیارە وتارەکانیش لە گۆڤاری کەشکۆڵدا بە حکمی ئەوەی کە گۆڤارە تیمێکی هەڵسەنگێنەر هەن کە ئەوانە داوەری گۆڤارەکان دەکەن داوەری وتارەکان دەکەن وتارەکان دێنەوە لای خۆمان و اینجا بە دیزاینێکی باش بە کوالیتێکی باش ئێمە دەواقعدا گۆڤارەکان دادەنین و بۆ هەموو ناوەندە زانستیەکان کەشکۆڵ دەچێ هەم لە ئێران هەم لە دەرەوەی ئێران ئەو شوێنانەی کە وەک ناوەندی زانستین خەڵک ڕوویان تێدەکا مەکتەبە گشتیەکانن بۆیان دەنێرین بۆ دۆستانی نووسەر ڕۆشنفکر ڕۆشنبیر چه ئەوان بێنە لای ئێمە لە خزمەتیان داین پێشکەشیان دەکەین و پێشکەشمان کردوون چه ئێمە بچین لەگەڵ خۆمان هەر بۆیان ئەبین و لە خزمەت کاکتۆر باس لەو جۆرە لە هۆشیاری کرد کە خەڵک خەریکە ئەو جۆرە لە هۆشیاری هەیە کە لای کەمیوە ئەوەی کە هێتی بیپارێزە یان تەسلیمی بەڕێستانی بک بە ئەمانەت و بێدەنەوە قۆناغی دومی ئەو جۆرە لە هۆشیاری کە منێکی توێژەر ئەوێکی توێژەر خوێندکارێکی زانکۆ حتا مامۆسایەکی زانکۆ بەرەوە ئەکەوێت کە ئەم دەستنووسە ئەهمیەتێکی خۆی هەیە و ڕەنجی لەگەڵا کێشاوە و لەوانەیە کڕابێ و لەوانەیە چەندین هەوڵ درابێت تا مشت و ماڵ کرابێ هۆشیاری بەردەنگ و خوێنەر و توێژەری ئێمە لەبارەی مامەڵەکردن لەگەڵ دەستنووسە ئەوەیان چۆنیان با بڵین خەسارناسیەکان لەو بارەوە چین ئەگەشتی لەو جۆرە هەبێت بەداخەوە یعنی لایەنی دەستنووس چونکو لایەنێکە کە ئێمە درەنگتر تقریبەن با بڵم لە میلەتانی دیکە کەوتینە خەمی دەستنووس با بڵێم لە ئێران دەمێکە دەستنووس فەرست کراوە کۆکراوەتەوە دیجیتاڵی کراوە لە ئوروپا هەروەتر بەڵام لە ناو کووردا تۆزێک درەنگ و ئەم درەنگێش تۆزێکی هاڵۆزی و شپرزی بەدیهێنا ئەگەر لەسەر ئەم خەسارناسیە بڕۆین دیارە ئەمە خۆی ڕەنگە چەند دانیشتنی تر بخایەنێ بەڕاستی من نامهەیە بۆ سەر ئەوە بڕۆم وەلی بەختەوەرانە لە ڕۆژهەڵات لە مەهاباد لە دەوروبەر کەشکۆڵ توانی ئەو هەستیاریە بەدی بێنێت کە خەڵک تعامل و معاملەیەکی ئەو جۆرەی کە شیاوی دەستنووسە لەگەڵ دەستنووس بکات بەر لە کەشکۆڵ زۆر کەس تێڕوانینێکی تەنها مادی و پارەی و پوڵی هەبوو بۆ مۆزۆی دەستنووس وەک شتێکی عەتیقە و موزەیی سەیری دەستنووسی دەکرد بەڵام ئێستا ئەو ڕوانگەیە گۆڕدراوە بۆ بەڕوانگەیەکی زانستی بۆ بەڕوانگەیەکی بەهادار و شناسی نیشتیمانی کە ئەو دەستنووسە گرنگی هەیە بۆ مێژوو بۆ بەشێکی وڵاتی کوردەواری وەکو ئەو پازێلانەی کە ئێمە دەیانچنین هەر کام لەو دەستنووسانە وەکو تیکەیەکی ئەو پازێلی وایە کە دایدنین پازێلەکە کامیل دەکا و وێنەکە بۆمە دەواقعدا نیشان دەدا ئەلحەمدولیلا توانیومانە ئەوەندەی کە دیارە دەرفەت و دەرەتان و تواناییمان هەبوو بێت بە پێی توانای ئێمە دەتوانین بڵین بەرپرسین ئەوەندەی کە تواناییمان بوو بێت توانیومانە کە ئەو هەستەی خەڵک بجوڵینەوە بەنسبەت دەستنووس بەنسبەت پارێزەر بەنسبەت ڕاگرتنیان و پێشمان داون یعنی ئەگەر کەسانێک لە دۆستانی ئێمە لە دانیشگاکان
تەلەبە بوون بۆ دەستنووس ویستویانە ئیشێک بن بۆ نمونە لەسەر دیوانە شعریەکان ئێستا مەسەلەن بۆ ساختکردنەوەی دیوانی مەولەوی ئێمە مەسەلەن زۆر دەستنووسمان پێشکەشی توێژەرەکان کردووە مەسەلەن بۆ دیوانی نالی هەروەتر بۆ بەشێک لە بابەتە مێژوویەکان هەروەتر دەستنووسمان پێشکەش کردن ئەوانیش بە ئەمانەتداریەوە ینی استفادان. دکتۆر گەنجینەکەتان لەبارەی ئەدەبیاتەوە چیتە بێژگەل لە مەولەوی بێژگەل لە نالی شتیتر هەیە مەسەلەن توێژەرێک ڕۆژە لە ڕۆژان ئەم بەرنامەی ئێمە ببینێ و بێ پرسیار بکە و بێ بگەڕێ بە دوایە چیتر هەیە یان لە دەرەوەی کەشکۆڵەکەی ئێوە یان لە دەرەوەی با بڵێن دۆخەکەی ئێوە چه جۆرە ڕێنماییەکە بەتابەت لە ڕۆژەڵاتی کوردستانە دەستنووس هەیە ماڵ هەیە دەستنووسیان هەبێ مەسەلەن سەرنج لەسەر ئەوە ئەگەر بڕێکم لەبارەوە دوێم سپاس دەکەم. ئەرز دەکەم ئێمە دیارە ناوەندەکەمان لە مەهابادە بەڵام خۆمان نەبەستۆتەوە بەوەی کە تەنها ناوچەی موکری و ناوچەی مەهاباد یا بڵین ئەو بەشە لە کوردستان کە لە ئێرانە تەنها خۆمان مەحدود بکەینەوە و لەو چوارچێوەیەدا بڕۆینە پێشێ بەڵکە لە هەر شوێنێک دەستنووسێکی کوردی بوو بێت بە هەورامی بێ بە کرمانجی بێت کرمانجیش دیارە بۆ خۆی بنزاری جیاوازی هەیە بە ئەردەڵانی بێ بە هەموو بنزارەکانیەوە بە سۆرانی بێت بە هەموو بنزارەکانیەوە ئێمە ئارشیڤمان کردو و لای خۆمان پاراستومانە و پێمان وایە گرنگە. ئێستا لە دۆستانی کە لە کاری زمان و ئەدەبی کرمانجیدا کار دەکەن زۆرێک لە دۆستان پەیوەندیمان هەیە لەگەڵ یەکتر بۆ ساختکردنەوەی بەشێک لە دیوانەکان ئێمە یارمەتیمان داون کۆمەکمان کردوون و سەرجەم ئەوانەمان کۆ کردوونێتەوە کە شکۆڵی شاعیران با بڵێنی هەموو شاعیرەکان دیارە زۆر شاعیرمان هەیە هەروەکو جەنابیشت ئاماژەت فێفەرموو دیارە ئەوانی ناسراوەکان وەکو دەڵێن مەولەوی و نالی و وەفایی و مەحوی و ناری و چێوچێ ئەوانە ناسراوەکان بەڵام شاعیری زۆر گەورەشمان هەیە کە ئەوانە نەناسراون یا با بڵێم شعرەکانیان نەکەوتۆتە دەر یا وەکو بڵین تازە کەوتۆتە دەر و دەرەتانی وەی نەبووەکە بە هەرحاڵ لە کونجی کتێبخانەکان و لە ئارشیڤەکان بێتە دەرێ مەسەلەن ئێمە شاعیرێکمانەیە لە قوتابخانەی موکریان بنێوی میرزا سەلیمی موکری کە میرزا سەلیمی موکری کەسایەتێکی زۆر بەنێوبانگە کاتی خۆی لە خانەقای شێخی بورهان لەگەڵ حەریقی شاعیر لەگەڵ سەید ڕەشیدی چاوەش لەگەڵ ئەوانە شعری بووە نووسینەوەی بووە ئەو شاعیرە لە مێژووی ئەدەبیاتی کوردی لانیکەم لە بەشی موکریاندا زۆر بەرچاوە و بەداخۆ شعرەکانی تا ئێستا چاپ نەبوون و هەمووی هەردەستنووسە و لە بەیازەکاندا ماوەتەوە. کاک دکتۆر بابڕێکی لەم دۆخە تیۆریە دەرچین گرنگترین کارێک کە بنکەکەی ئێوە یا کەسێک کە جۆرێک لە پسپۆڕی تا دروست بووە لەبارەی پاراستنی دەستنووسە لە یەکەم لە حەزەیە کە بەریەکەوێ دەستنووسێک گاتە بەردەسی بۆی بێ پارێزێ یان ئەرشیفی کات چییە لەکوێوە دەست پێەکرێت مەسەلەن دەستنووسێکمان لە بەردەسایە و ئەمانوێت لە فەوتان بیپارێزین ڕێکارە زانستیەکانی چین ئەی پێچینەوە هەڵی ئەگرین چوزانم پێ چی لێ بکەین بۆ دەستنووسە بمێنێتەوە. ئێمە سەرەتا ئەگەر کەسێک دەستنووسێک یا بەڵگەنامەیەکی لابێت لە سێ قۆناغدا ئێمە هەوڵ ئەدەین بۆی کە ئەو دەستنووسە بکەوێتە جێگەی خۆی. قۆناغی یەکەم ئێمە خۆمان وەک کەشفدامان ناوە یعنی دۆزینەوە وەکو دەستنووسێک کە دەدۆزینەوە لە قۆناغی دووەمدا معرفی ئەو دەستنووسەیە و لە قۆناغی سێمیشتا بڵاوکردنەوەیە بەڵام لە مەرحلەی کەشفدا کە دەستنووسێک دەدۆزینەوە ئێمە بۆ خۆمان زانیاریەکان دەدەین بە خاوەن دەستنووسەکە کە ئەو دەستنووسە بۆ نمونە دەستنووسێک لە کتێبخانەدا کە کتێبەکان بەم شێوەیە دادەنرێ بە شێوەی عەمود دەستنووس دەبێت بە شێوەی ئۆفۆقدا بنرێ چونکو ئەو لاپەڕەکانی لاوازە ناتوانێت ئەو وەزنی ڕابگرێت بە مروری زەمان پەرتووک دەبێت و لەبەین دەچێت. ئەو زانیاریانەی کە بتوانین وەکو زانیاری ئاسایی لە بابەت ئەوەی کە خۆر ڕاستەوخۆ لێی نەدات وەکو با بڵین کەش و هەوای ئەو ژوورەی کە دەستنووسەکەی تێدا دەپارێزرێ نابێت نەموشەی هەبێ نابێ هێندە زۆر زۆریش گەرم بێت دەبێ هەوایەکی متعادلی تێدا بێ با بڵین نوری گڵۆپەکان ئەوەی کە نوری گڵۆپی سناعیە لێ دەدا ئەمە زەرەری هەیە بۆ خەتەکە زەرەری هەیە بۆ دەستنووسەکە نابێت لە نێو پەڕۆ و پارچە و شوشە و ئەوانە بندرێت زۆر جاری وا هەیە ئمە بۆ خۆمان زەرفمان هەیە زەرفی پاکەتی بۆ دەستنووس و بەڵگەنامەکان هەر بە دیاری دەیدێن بە خاوەن دەستنووسەکان و پێیان دەڵێن کە لەو زەرفەدا ڕای بگرن. پاش ڕاگررتنیش ئێمە ئەگەر ئەو کەسێک کە خۆی خاوەن دەستنووسەکەیە توانایی هەبێ لە بواری تۆژینەوەوە کورتەیەکمان بۆ بنووسێ لە بابەت دەستنووسەکەەوە کە با بڵێن عینوانی چییە دانەری چێیە نووسری چێیە ئەو دەستنووسە باسی چی دەکا چ گرنگێکی هەیە بۆ کورد
دەڵێن ئەوانەمان بۆ بنووسە لە گۆڤاردا بۆت بڵاو دەکەینەوە. ئەگەر خۆی توانایی نەبێت سکەنی دەستنووسەکە دەدەین بە توێژەرەکانمان کە توێژەرەکانمان ئەو بە شەوەستۆ بگرن و بیهێننی و گۆڤاری کەشکۆڵ و بیناسیێنن بە هەموو خوێنەران. کاگە دکتۆر پرسێگێتە ئاراوە زۆربەی کات جیهانبینی خەڵکی ئێمە لە بەرامبەر جۆرێک لە دەستنووسە هەر ئەوەندەیە کە ئەگەر ئەوەش ئاسی هۆشیاری زۆر بەرزبێت تەمان ئەوەی کە بە کوردی بوو زۆر جار ئەیپارێزێ ئیدی ئەوەی کە بە کوردی نەبوو حەسەبەوەی کە ئەڵێ ئەمە کوردی نیەت لەوانێت تی نەگا مەسەن بیدڕێنە یان جۆرێک لە هۆشیاری ئەوەی نەبێ مەسەن زۆر جار باز لەوە کراوەڵێن ئەمە بە عەرەبی نووسراوە مەسەن لەوانێ پەیوەندی بە ئێمەوە نەبێ یان جۆرە لەوانە جیهانبینیەکی هەبێ مەسەر بە دینی عەرەبە یا مەسەر بە عەرەبەکانە یا مەسەر بە فارسەکانە ئیدی ئەوەی بە کوردی نەبێ بفەوتێنرێ سەرنجە لەسەر ئەوە چییە ئێمە هەر دەستنووسێکمان هەبێ بە تایبەت لە دۆخیەکەمە ئەتوانین هەڵی بگرین تا لێ بکۆڵینەوە. کاگە سوهەیب ئەوەی کە ڕاستی بێت بۆ چارەنووسی نەتەوەیەک یەک دێر یەک وشە دەستنووسنا یەک دێر یەک وشە کاتی خۆی قسەی زۆر گەورەی پێە کەوابوو ئێمە نابێ لە هیچ بگوزەرین. حاشیەیەکی کۆبەیەکی کە مامۆستایەکی کورد لە حوزرەیەکی قوڕینەدا بە هەر زمانێکە بێ بە هەر زمانێکی عەرەبی لە ژێرەوە نووسیوێتی مەسەلەن کە حاشیەکەی نووسیوەتەوە نووسیوێتی ئەمە ئەم ساڵە قەحتی هاتووە و لە وڵاتی ئێمە برنج و نان وە دەست ناکەوێ و برسی و تونین وە ژێرەکەشی مەسەلەن نووسیوێتی قەرەداغی یا قەزڵجی ئەگەر ئەو دەستنووسە هیچی بەکارنەیە ئەوەندە حاشیە بۆ کورد بەکارتیت کەوابوو هیچ شتێک بێبایەخ نییە. باسم لەو ئیشەی بەڕێسام کە لەسەر ساختکردنەوەی یان با بڵێن پیشاندانەوەی مەولەوی کردوتە بە چەند هێڵ و خەتێک یا بە چەندێڕێک گومان لەسەر ساڵی مردنی مەولەویەکەیت یعنی ئەتەوێت وا بڵێ ئەمە لە ڕێگەی جۆرێک لە دێڕەوەی جۆرێک لە نووسینێکی کورتەوە ئەو گومانەکە چییە مەسەڵەن ئەوە بوو کە خۆ بارحاڵ وەکو عەرزم کردی جاری وایە حاشیەیەک کۆبەیەک دێڕێک سەترێک وشەیەک ناوێک زۆر شت بۆمە زۆر لایەنی نادیار کە لە خەفادایە بۆ ئێمە ڕوونی دەکاتەوە وە چرای لەسەر هەڵدەکا گڵۆپی لەسەر هەڵدەکا ڕوون دەبێتەوە مۆزوعکە بۆ ئێمە بۆ نمونە مەلا حامیدی بێسارانی کە خۆی دۆست و هاومەسلەکی مەولەویە وەختێک مادە تاریخی بۆ دادنێ بۆ وەفاتی مەولەوی ئانقەدەر فێک کردیم بەهرەی وەفاتێ جەنابێ مەولەوی کاسمان غەش کرد بەر وەفاتێ جەنابێ مەولەوی ئەو ئاسمان غەش کردە مادەی غەش بەرامبەری 1300 کۆچیە دێمە لە دەستنووسدا هەمانە دەستنووسەکە لە دیواندەرە نووسراوەتەوە لە زمانی حیاتی بەشێکی لە زمانی حیاتی مەولەویدا شێعرەکان کۆکراونەتەوە و ئەو کەسەی کە نووسەرەوەی شێعرەکانی مەولەوی بووە ئاگاداری وردی کار و چالاکی و ژیانی مەولەوی بووە و دوایی تۆماری کردووە ئەڵێ لە مانجی شەشەکانی ساڵی 1299 یعنی تقریبا 300 نا 1299 لە مانجی شەوال یا شەشەکان بە کوردی 1299دا جەنابی مەولەوی وەفات دەکات و ئەمە مێژوویەکە لە کۆبەی لە حاشیەی ئەو دەستنووسەدا بۆ ئێمەوە دەستکەوتووە و هەزاران زانیاری ئاوە هەزاران نوکتەی ئاوا کە ئەتوانێت مێژوویەکی گەورە ئاوەژوو بکاتەوە دەتوانێت مێژوو ئاوەژوو بکاتەوە دەتوانێت زۆر لایەنی ناڕوون و نادیار بۆ ئێمە ڕوو ئەمە تەنها پنتێکی بچوو بوو کە نمونەمان بە مەولەوی هێناوە باشە مامۆستا بڕێک جار وا دەرەکەوێ کە ئیتێ سوودفە ئەوەی کە خاوەن بنەماڵەیەک بووە بنەماڵەکەی بڕێکی باش دەستنووس و ئەوەی لا بۆ جۆرێک لە توحفیات و ئەوانە ئیدیم کەسە خۆی لێبێ بە ساختکەرەوەی دەستنووس یا بە توێژەری بواری دەستنووس ئەوەی کە لە بواری توێژینەوەی لە دەستنووسا و ساختکردنەوەی دەستنووسا ئیشەکە جیاوازە جۆرێک لە دیوی زانستی هەیە یا مەرجە هەرکەس کۆڵێک دەستنووسی لە باوکی یا لە باپیریەوە بۆ مابووی تر خۆی بکەوێتە ساختکردنەوەی سەرنج لەسەر سوالێکی زۆر جوانت پرسی منیش پێم خۆشە تۆزێ مەلایەنە جوابی و سوالت دەمەوە مامۆستاکان ئەگەر شتێکە بێ ئەڵێن عموم و خصوصی مینوەجه و مطلق لە بینی ئارشیویست یعنی ئەو کەسێک کە خاوەن دەستنووسە و لە بینی ساختکەرەوەی دەستنووسدا لەباری منطقیەوە عام و خاسی مینوەجه هەیە یعنی مەرج نییە هەموو ئارشیویستێک ساختکەرەوەی دەستنووس بێت بەڵام هەموو ساختکەرەوەی دەستنووس دەبێ خاڵەکانی ئارشیویستی بزانێ ئێمە لە بەحسی خەسارناسیشدا کە لە پرسیارەکانی پێشووی جەنابەتدا بوو پێم خۆشە بەکێک لێ بدەینەوە بۆوێەوە ئەرزت بکەم کە یەکێک لە خەسارە گەورەکانمان ئەوەیە کە ئارشیویستەکان کە خاوەن دەستنووسەکان خۆیان بە ساختکەرەوەی دەستنووس بزانن و ئەوەیە بەداخەوە زۆر دەستنووسی ئێمە چاپیش بووە بەڵام هەر وەک شێوەی دەستنووسما دەمێنێتەوە
یعنی ئەو جۆرەی پێویستە لە بواری زانستی وەک پێشەکی وەک تعلیقات وەک نوسخەی هاوشێوە بەرامبەرگرتن پێگرتنی نوسخە دەگەڵ دەقەکانی دیکە بەراوردکردنی ئەو کارانەی بۆ نەکراوە تەنها نوسخەیەکی خەتی لە شێوازی خەتیەوە بۆ بە تایپ و ئەمە خەسارێکی گەورەیە ینی بەوە ناوترێ ساخکردن بەڵام ێستا زۆر کار لە زانکۆکان و چوزان وە خەسارێکە بەداخەوە وە پەرستی سندوە و چەند ساڵی ئەخیردا چونکو زانستی ساختکردنەوەی دەستنووس وەکو پزیشکێک کە تیغی جەڕاحی نەشتەرگەری بەسەر جەستەی کەسێک دادێنێ وها هەستیارە کە کام ڕەگ ببڕێ کام ڕەگ نەبڕێ وەجاری وایە لە پەناڕەگی دڵەوە یا مێشکەوە ئەم تیغەڕەت دەبێ ڕێک جەڕاحیە ڕێک نەشتەرگەری کەواتە زانستی شە و هوەری شەهاوات باشە کاک تۆر باسم لە کات بکە ئەگەر بە کورتی بۆم باس بکەی زوو هەر ئەوەندە ئەزانی خاوەن دەستنووسێک گیان چوزانم توێژەرەوەیەک ئەوەندە کتێب و چوزانم ساکردنەوەی دەزنوو زەخاتە بازاڕەوە ساکردنەوەی دەزنووس هێندە ئاسانە تۆ لە ماوەی مانگە دوو مانگێکدا چوزانم فلانی مەولەی فلانی بێسەرانی ینی فلان هەر ناوێک ساخ بکەیتە و بێیتە منی بەردەنگ جۆرەێک لە هێواشی هەیە یان من بە هەڵە لەوە تێگەشت نەخێر هەر دەگەڕێنەوە سەر ئەو خەسار ناسی لە پرسیارەکەی پێشوودا یعنی دەواقعدا ئەمە وڵامەکەی هەر درێژەی ئەو پرسیارەی پێشوویە من لەو قەناعەتەدام بەهۆی ئەو تەعاملەی تەبعاً بۆ خۆم زاتم نەبووە تا ئێستا دەست بۆ دەستنووس بەرم و بیهێنم و ساغی بکەمەوە چکو پێم وایە فەراغەتی دەوێ کاتی دەوێ پشو درێژی دەوێ لە سەرخۆیی دەوێ ماندوو نەبوونی دەوێ گەڕان و پشکنینی دەوێ ئەمەش بە وەزعەتەی کە بەداخەوە ئێمە ئارشیوی نیشتیمانیشمان نییە کە زوو شتێک بێنین سێرچێک بکەین هەموو شتەکانمان دەختیار بنێ یعنی ئێمە شتەکانمان پڕژ و بڵاوە دەی لەو پڕژ و بڵاوێدا تەبیعەتەن کاتی زۆرتر و پشو درێژی زۆرتر دەخایێنێ من لەو قەناعەتەدام ئەگەر ئینسان ژیانی خۆی دابنێ لەوانەیە بتوانێت دوو دەستنووس ساخکاتەوە هەموو تەمەنی بۆ دوودان تەمەن بۆ دابنێ بەڵام کارێک بێت کە بیبڕێتەوە بۆ نمونە کە مەسەلەن دەڵێن مێژووی فلان وڵاتە مێژووی بابان مەسەلەن ئەمە چەند دەستنووس لەسەری هەیە ئەم کارەی کە دەکرێت هەموو شتێک لەسەر مێژووی بابان ببڕێتەوە پێشکەشی کۆمەڵگای دکتۆر هەمیشە بە دەستنووس دەڵێن سەروتێکی نیشتیمانی فرۆشتنی دەستنووس بە تایبەت بە نرخێکی زۆر هەرزان و هەر لەوانە بە نرخێکی گرانیش بێت چوزانم لە دۆخێکی وایەکە حاڵی کورد و ڕۆشنبیری کوردی و تاریخی کوردی و چوزانم مێژووی کورد لەو جۆرە و یەک دنیا کونوکە لە بەری ساغ نەبەوەمان هەیە فرۆشتنی یا بەهدەردانی یا پێشکەشکردنی بە وڵاتێک حکومەتێک دەرێک دراوسەیەک ئەمە ئەتوانین بە جۆرێک لە خیانەتی نیشتیمانی ناوەنین چۆن لەبارەوە من ئەلبەتە قسە لەوە ناکەم کە کەسێک ئەگەر بە عینوانی چونکو ڕوانگە بۆ دەستنووس لە ئەو حاڵەیدا کە وەکو مڵکێکی شەخصی مەسەڵەن کەسێک خاوەن دەستنووسە مڵکەوە شتێکە وەکو بەقیە شتەکانی دیکەکەیەتی مڵکێ بەڵام لە بواری وی کە سامانێکی نەتەوایەتیە نەتەوەکەشی حەقی بەسەر و دەستنووسەوە بەشی تێدایە شاید نەتوانین وشەی خیانەت زۆر گەورە بێ بەڵام نزیکە لەوە بە تایبەت برنەدەری دەستنووس لە چوارچێوەی کوردستان فرۆشتنی بە دەرەوە بە کەسانێک کە ئەوانە ڕەنگە ئامانج و هەدەف و بەرنامەیان هەر فەوتاندنی دەستنووس بێ لە ناوبردننی دەستنووس بێت قەتعەن بەوانە دەبێتە خەیانەت و ئەگەر دەشت فرۆشتێ یالانی کەم دەشت بەخشرێ لە بەشێکی کوردستانەوە بۆ بەشێکی دیکە بێ بەڵام لە چوارچێوەی کوردستان نەچێتە دەرێ باشە دکتۆر ئەوەندەی ئاگادار بن بیستومە وڵاتان ئەهمیەتێکی تایبەت بۆ دەستنووس دائنێن لە کاتی ساختکردنەوەیە بزانن جۆرێک لە دەستنووس هەیە جۆرێک لە نزیکیش هەیە لە ڕاستیەوە کە دەستنووسی فلان کە زیاهی فلان شاعر بێ بەڵام بزانن جۆرێک لە قورسایی کەسەکە یا شخصەکە یانێتە خوارەوە چوزانم چاپی ناکەن یا نایخەنە ناوە ئەڵێن جۆرێک لە گومان هەیە لە وڵاتانی دەوروبەر لە داگیرکەرانی کوردستان لەم لەولەولا جۆرێک لە دەستنووسی فەیک دروست بکەن بە مەرامی ئەوەی کەسایەتێک بێن نەخوارەوە جۆرێک لە مێژوو دەستکاری بکەن ئەکرێ ئێمەشترسی ئەومانە بێ و لە خۆمانەوە پەل بۆ هەندێک دەستنووس نەبین ئەوە بووە کراویشە نمونەشی هەیە بێت ترسمانە بێ بەداخەوە و دەبێت زۆر هەستی یاربیل لەم بابەتەوە دەستەکان خۆش بێت
زۆر سپاس دەکەم پرسیاری زۆرم ما بوو گفتوگۆکە زۆر بە چێژ و تایبەت بوو بە هیوان بتوانین ئەمە بۆ بەردەنگ و بینەری ئەمە بگوازینەوە زۆر سپاس دەکەم دکتۆر محەممەدی عەبدولی بەڕێوبەری دامەزراوەی کەشکۆڵ و سەرنووسری گۆواری کەشکۆڵ لە مەهابادی خۆشەویست زۆر بەخێراتی سەر هەرزوچاو سپاس گوزارم و منیش سپاس لە جەنابەت دەکەم و لە هەموو بینەران و زۆر سپاس دەستە خۆش بێت بینەرانی ئازیز و خۆشەویستی بانێژە هاتمە کۆتاییڵقەیەم جارێ بەرنمەکەتان تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم تەندروست بن.